ڕەکەمان بڵاوەکەینەوە و پەبلیشەکەین. بەڕێستان ئاسا کە بابەت ئەنووسن شیکەوە. نەتەوە تەوایەتی دوتۆرەکە میهرداد جینۆساید لە باکووری کوردستان کە بەڕێستە هەسلێمان نووسیوتی بڵامان کردوتەوانێ سەبارەت بە کوڕاسەمە یەک کوڕاسەمان هەیە کە تایبەتە بە بزاتی ئیسلامی سیاسی لە هەرێمی کوردستان چەند نووسەرێکیانە نووسیوە کە ئەمە ناوی نووسەرەکانن دوکتۆر یەحیا ماوەسا سۆران، هێمن سعید ماکوانکەری، دوکتۆر نەزاکەت، فواد مەجید مسری، محەممەد چیا، جەلال ئەحمەد. زمانی کوردی وەکو بە شێوازی کردارێکی ئێمە چی بکەین، حکومەتی داهاتوو چی بکە بەوەی زمانی کوردی هەم نەتوێتەوە هەم بپارێزرێ هەم پێش بخرێ لە هەموو مەجالەکان لە هەموو بوارەکان پێش بۆ ئەم ئامانجە ئێمە حەوت زانکۆی کوردستانمان بانکێشت کردووە بە سوپاسەوە نوێنەری حەوت زانکۆی کوردستان و کۆمەڵێک ڕێکخراوی گرنگ لە بوارەکە و هەروەها کۆمەڵێک خەڵکی ئەکادیمی و نووسەری گرنگ تەنانەت دام و دەستگا و وەزارەتەکانی حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە وەزارەتی پێشمەرگە هەموو ئەوانەی کە لێکخشانیان لەگەڵ زمانی کوردیا هەیە لە خزمەتیانێن و ئەمڕۆ پێشنیاری کردەی وەرەگرین بۆی بزانین حکوومەتی داهاتوو ئەبێ چی بکە بۆ پێشخستنی زمانی کوردی. بە شێوەی کردداری ڕۆژانە ئێمە بینین کۆمەڵک کەم و کوڕی لە ئێمە هەیە لە زمانەکە نیە ئێمە وامان نەکردووە زمانی کوردی ئەکتیڤ بێ بۆ نمونە لەسەر تابلۆیەکی بازرگانی زمانی کوردی نبینین بە دەگمە نبینی ئەمەش پێچەوانی هەموو ئەو ڕێوڕسمانەیە لە وڵاتانی دنیا هەیە. ئێمە ئەمانەی حکوومەتی داهاتوو هەندێک ڕێوشوێن بگرێتە بەر بۆ ئەوەی زمانی کوردی ببێتە زمانی یەکەم لە هەرێمی کوردستان. ڕەکەمان بڵاوەکەینەوە و پەبلیشەکەین.